سەرڕای تاوانبارکردنی لەسەر تۆمەتی گەندەڵی و هەڵمەتی دیژوار بنیامین ناتانیاهۆ سەرکەوتنی بەدەستهێنا بۆ خولی پێنجەم وەک سەرۆک وەزیرانی ئیسرائیل. سەرۆک ترامپ کە هاوپەیمانێتی نزیکێتی پیرۆزبایی لێ دەکات. هەموو کەسێ وا دەڵێت بەڵام هەرگیز من بەڵێن نادەم وەڵێ هەمویان دەڵێن تۆ ناتوانانی ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەدی بێنی لە نێوان ئیسرائیلی و فەلەستینیەکاندا. پێم وایە ئێمە دەرفەتێکمان هەیە و ئێمە دەرفەتێکی باشترمان هەیە لەگەڵ نەتەنیاهۆ کە سەرکەوتنی بەدەستهێنا. 2 هەفتە بەر لە هەڵبژاردنەکان سەرۆک ترامپ ناتانیاهۆی بانکیێش کرد بۆ کۆشکی سپی دانینا بە سەروەری ئیسرائیل بەسەر بەرزایەکانی جۆلاندا کە ساڵی 1970 گلەکاندی بە خاکی خۆیەوە. هەندێک دەڵێن ئەمە هێزێکی دایە ناتانیاهۆ لە پێش هەڵبژاردنەکاندا. هەڵمەتەکان و ڕیکلام بۆ پشگیریکردن لە پارتی لیکودی ئیسرائیل و نەتەنیاهۆ وێنە و دروشمی گەورە بوون لە دەرەوەی تەلەڤیڤ و شوێنەکانی تر. بە جۆرێک پەیوەندی گەرموگوڕ نیشان دەدات لە نێوان نەتەنیاهۆ و سەرۆکی ئەمریکا دانەڵد ترامپ. شیکەرەوان دەڵێن دوای ئەوەی ترامپ ڕۆژی دووشەممە سوپای پاسدارانی ئێرانی بە ڕێکخراوێکی تیرۆریستی ناساند ئەمە وەک دیاریەکی تر بوو بۆ ناتانیاهۆ. هاوکاریکردنی وەزیری دەرەوەی ئیسرائیل بۆ جۆرە ئەو هێڵوەستە شەڕانگێزەیە بوو دژ بە ئێران کە بەرهەمی هەبوو. لە ڕابردوودا ترامپ پشتگیری خۆی نیشانداوە بۆ چارەسەری دوو وڵاتی ئیسرائیل و فەڵەستین. کۆشکی سپی گوتی پلانی ئاشتی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە دوای هەڵبژاردنەکانی ئیسرائیل بڵاو دەکاتەوە. بەڵام شیکەرەوان گومانیان لە فەڵەستینیەکان هەیە کە پلانەکە پەسەند بکەن لە دوای پشتگیریەکانی سەرۆک ترامپ بۆ ناتانیاهۆ سەبارەت بە بەرزایەکانی جۆلان و ناساندنی ئۆرشەلیم وەک پایتەختی ئیسرائیل هەروەها بڕینی هاوکاری بۆ فەڵەستینیەکان. ئەگەر بە گوێرەی ئەوە بێت کە لە هەڵبژاردنەکاندا ڕوویدا ئەوە زۆر سەختە باوەڕ بەوە بکرێت کە بەڕێوەبەرایەتی ترامپ پلانێکی ئاشتی ڕاستەقینە پێشکەش بە فەلەستینەکان بکات و ئەگەر تۆ هیچ شتێک نەبێ پێشکەش بە فەلەستینیەکانی بکەیت کەوایە ئیسرائیل ئاشتی لەگەڵ چێدا بکات. ڕۆژێک بەر لە هەڵبژاردنەکان ناتانیاهۆ باڵێنی دا چەند بەشێکی کەناری ڕۆژاوای داگیرکرا و بخاتە سەر ئیسرائیل. بەڵام ترامپ هیچ ئاماژەیەکی نەداوە کە ئایا ڕێبازی دیان ساڵی ئەمریکا دەشکێنێت لەو بارەیەوە یان پشتیوانی لێ دەکات. لەکاندنی ئەو ناوچانە بە ڕادەیەکی زۆر سیمای کەناری ڕۆژاوا دەگۆڕێت. ئاسۆی نزیکبوونەوە لە ئاشتی لە مەحاڵ نزیک دەکاتەوە و بە تەواوی دەری دەخات کە تەوەری گفتوگۆی ترامپ و نەتەنیاهۆ لەلایەکەوە ناڕزایی دەربڕینە بەدەم بەڵام ڕفتارەکان بە شێوەیەشی تر جیاوازن. سەودای ئاشتی درێژخایان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ دەیان ساڵ لە لای سەرۆکەکانی ئەمریکا بۆتە گرفتێک و چارەسەرێکیان بۆ نەدۆزراوەتەوە. ئەو ڕێ و شوێنەی ترامپ ئەوەی کە ڕاوێژکارەکەی و زاواکەی جێرد کۆشنە سەرپەرشتی دەکەن پێدەچێت ئاشکرا بکرێت دوای ئەوەی ناتانیاهۆ حکوومەتێکی هاوبەندی پێکدێنێت. کۆشکی سپی دەڵێت ئەوێ ڕای ئۆتۆمەتبارکردانە کە بەڕێوەبەرایەتی ترامپ ناوبژیوانێکی ڕاستگۆ نیە پلانەکە پێویستی بە لەبەردانەواندنی هەردوو لا هەیە.